سلێمانی بەشی ژینگە فەرمانگەی ژینگەی سلێمانی یاداشنامەیەکی کردووە فەرمانگەی ژینگەی هەڵەبجەش لەگەڵ پەیمانگای هەڵەبجە یاداشنامەی لەکتێگەشتنی هەیە لەگەڵ زانکۆکانە بە شێوەیەکی گشتی بۆ قوتابیان و خوێندکارانی زانکۆکان ئێمە لە مەسئلەی هۆشیاری ژینگەییدا بەردەوامی لە گرتنی کۆڕ و سیمینار لەگەڵیاندا. بەڵێ. ئێستا ئاماری ئەو پرۆژانە ئێمە باسی چالاکیەکانی ساڵی 2022 کەین لە ماوەی ساڵی ڕابردوودا ئێمە چمان کردووە بە سوپاسەوە لەلایەن بەشی پلان لە دەستا ئەو ئامارە نەکۆکراونەتەوە و دەیخێنە ڕوو بۆ جەنابتان. ڕەزامەندیدان بە پرۆژەکان هەموو جۆرە پرۆژەکان وە بەرهێنان پیشسازی خزمەتگوزاری کشت و کاڵی تەندروستی بازرگانی هەموو ئەوانە لە هەولێر 1253 پرۆژە ئەنجام دراوە ڕەزامەندی ژینگەییان وەرگرتووە لە سلێمانی 902 لە دهۆک 322 لە هەڵەبجە 18 پرۆژە لە ڕاپەڕنی 140 گەرمیان 232 و کۆی گشتی 2868 پرۆژە لە ساڵی ڕابردوو ڕەزامەندی ژینگەییان وەرگرتووە. بەڵام لە کۆی ئەو پرۆژانێک کە هاتوون لەلایەن وەزارەتەکان و لایەنە پەیوەنددارەکان هەندێک لەو پرۆژانە ڕەت کراونەتەوە لەبەر ئەوەی مەرجە ژینگەیەکانیان تێدا نەبوو لەوانەیە شوێنەکانیان نەگونجاوێ لە سلێمانی 11 لە دهۆک 3 لە ڕاپەڕین 13 لە گەرمیان 3 پرۆژە کۆی گشتی 30 پرۆژە ڕەت کراوەتەوە. لەسەر ئەو بابەتانێکە کارگەکان و پرۆژەکان سەرپێچیان هەیە سەرپێچی ژینگەییان هەیە ئێمە کۆمەڵێک کەیسمان هەیە لە دادگا شکایەتمان لێکردون سکاڵامان لەسەر تۆمارکردون لەبەرەوەی سەرپێچیان هەبووە لە هەولێر 66 کەیسی دادگا هەیە ئاگادارکردنەوە 13 ئاگادارکردنەوەیان پێدراوە سزا و پێبژاردن 23 کەیس هەبووە 527 بەڵێننامەشیان لێ وەرگیراوە بۆ ئەوەی پابەندی ڕێنماییەکان بن لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانیاندا. بە هەمان شێوە لە سلێمانی 202 کەیسی دادگا هەبووە سزا و پێبژاردن 37 بەڵێننامە 910 و ئاگادارکردنەوە 219 لە دهۆک 650 بەڵێننامە و سزا و پێبژاردن 43 کەیس هەبووە. لە هەڵەبجە کەیسەکان 8 کەیس بووە بەڵێننامە 24 بووە و سزا و پێبژاردن 21 کەیس هەبووە لە ڕاپەڕین 3 کەیس هەبووە و 65 بەڵێننامە لە گەرمیان 2 کەیسی دادگا هەبووە لەگەڵ 8 ژمارە سکاڵا. لە ئەنجامی ئیشکردنی پرۆژەکان بۆ ئەوەی ئێمە تیمەکانمان دوای ئەوەی کە ڕزامەدیان پێدەین بە دوواداچوونەکەن بۆ پرۆژەکان لیژنەکانمان سەردانی ئەو پرۆژانیان کردە بۆ ئەوی بزانن چەند کەموکوڕیان هەیە یان نەبوویان پابەند بوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە هەولێر 734 بە دوواداچوون کراوە پشکنین بۆ پرۆژەکان کراوە لە سلێمانی 1901 لە دهۆک 2016 بە دوواداچوون کراوە لە هەڵەبجە 50 لە گەرمیان 76 لە ڕاپەڕین 118 کۆی گشتی ئەو پرۆژانێکە لەو ماوەیەدا یان لە ساڵی ڕابردوو بە دوواداچوون و پشکنینیان بۆ کراوە 4895 پرۆژە بووە. پشکنین لە تاقیگەکانیش ئێمە تێستی ئاو خاک و ئەواناکەین بۆ پرۆژەکان لە هەولێر لە تاقیگەی هەولێر 758 نمونە وەرگیرایە 12810 پشکنین کراوە لە سلێمانی 706 سامپڵ وەرگیراوە پشکنین 7570 کراوە لە دۆچیش 1794 سامپڵ وەرگیراوە و پشکنینی 1848 پشکنین بۆ یعنی کە سامپڵ وەرگر لەوانەیە هەر سامپڵی دووسێ تێستی پشکنینی بۆ بکری بۆی ژمارەکان زیاترێبی کۆی گشتی وەرگرتنی نمونونەکان 3258 نمونەیە پشکنینەکان 28828 پرۆژەیەکی ترمان هەیە لە بابەتی لە بری سەوزکردن هەموو ئەو پرۆژانێک کە پاپەن نەبوون بە جێبەجێکردنی ڕێژەی سەوزایی لەناو پرۆژەکانیان بە هەر هۆکارێک بوو بێت لەوانەیە پێشتر بە ژینگەدا تێنە پەڕووبیان نەنێردرابێ بۆ ئەوەیان ئەو پرۆژەیە بوو بێتەوە حال و پێشتر ڕەزامەندی وەرنەگربێ کە هاتە لا ئێمە ئەبێ ڕێژەی سەوزایی کامل کات لە 125 بکاتە سەوزایی بەڵام لەبەرەوەی لە شوێنەکەی ڕوبەرێکی وانە ماوە بکاتە سەوزایی ئێمە لە شوێنی تر لە بری سەوزکردنمان پێکردوون بە هەمویان 155100 مەتر دووجا کەواتە نزیکەی 62 دۆنم لە بری سەوزکردن ئەنجام دراوە. دۆزینەوەی هەلی کاریش ئێمە جەنابی مامۆستا باسی کرد ئێمە
ڕێنمایمان هەبووە ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2022 بە دامەزرانی چاودێرانی ژینگەیی لە پرۆژەکان کە دەرچوانی کۆلیژی زانست یان کۆلیژی ئەندازیاری هەردووکیان بەشی ژینگە دا ئەمەزرێت لەو پرۆژانەی کە ئێمە ڕزامەندیان پێ ئەدەین بۆ ئەوەی هەم چاودێر بن هەم لە قازانجی خاون پرۆژەکانیشە بۆ ئەوەی تووشی هەڵە و کەم و کورتی و جێبەجێنەکردنی ڕێنمایەکان بن. کۆی گشتی داهاتی کۆکراوە هەم لە سزادانەکان هەم لە کرێی پشکنین هەم لە راپۆرتەکانی EIA 935 میلیۆن و 521,000 دینار بووە. لە هۆشیارکردنەوە بابەتی هۆشیارکردنەوە ئێمە هەڵمەتی زۆرمان کردووە لە زیاتر گرنگیمان بە ناوەندەکانی خوێندنداوە لەبەرەوەی ئێمە 2 میلیۆن تەلەبەمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن کە کاریگەری زۆری ئەبی لە هوشارکردنەوەدا لە دیوانی دەستە 428 چالاکی جۆرا و جۆر سمینار کۆبوونەوە لێدوانی ڕۆژنامەوانی کۆنگری ڕۆژنامەوانی چاوپێکەوتنی میدیایی کراوە لە هەولێر 170 لە دهۆک 215 لە سلێمانی 76 لە هەڵەبجە 15 لە راپەڕی 159 لە گەرمیان 156 کۆی گشتی 1166 چالاکی هۆشیاری لە هەموو لە سەرتاسەری هەرێم لە ڕووی ژینگەیەوە ئەنجام درراوە. ئەمە ئەمارەکانمان خستە ڕوو ئەگەر جەنابتان پرسیارێک شتێکتان نەبی بەڵێ دیارە دەستخۆشی لە هەموو کەسێکەکەین کە کارێکی لەم جۆرە ئەنجام بدات خۆتان دەزانن ئێمە وەکو دەستەی ژینگە هەمیشە دەڵێین لە هەموو کارێکدا لە کاری حکوومەتدا لە کاری میریدا هەمیشە گوتومانە دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن هەیە بەس دە ژینگە دەڵێن لە ژینگە دەڵێن هەمومان یەکشتی چونکە ژینگەی هەمومانە ئاو خاک هەوا کاتێک کە ژینگە پیس دەبێ هیچ بۆچوونێکی سیاسی ناخوێنێتەوە قسەیەکی زانراو هەیە لە ژینگەدا کە پێی دەڵێن ژینگە سنووری سیاسی و ئیداری ناخوێنێتەوە بۆیە پێویست بەوە دەکا هەر هەمومان ژینگە بەهەیە لە هەموو شتێکە جیاواز بین لە ژینگەدا جیاواز نین ڕەنگە لە مۆبایلەکانمانە جیاواز بین و هەمومان کۆ نەکاتەوە بەڵام هەمیشە ئەو دەستەواژەیە ڕاستە کە دەڵێ ژینگە هەمومان کۆ دەکات بەڵێ بەڵێ دادبڕین و ئامارەکانی ئەکەوێتە دوو شوێن ئێمە زانین کە بەشێکی لای پۆلیس دارستان و ژینگەیە سەر بە وەزارەتی ناوخۆ بەشێکی دیکەشیان لە لای بەڕێوەبەرایەتی گشتی دارستانە هەمیشە ئەوەتان پێڵم دەستەی ژینگە دەستەی چاودێری و بەدواداچوونە وەختێک کە باسی دارستانەکەی وەختێ باسی ڕوبەری سەوزاییەکەی ئەبێ پامنێرەکان کە ئێمە هەوڵێکماندا لە سەرەتاوە پێرار کەوا لە هەر کەناڵێک دە کەسمان وەرگرت تقریبان چەند کەناڵێک 5 کەناڵێکمان تەواو کرد بۆ پەیامنێری ژینگەیی پەیامنێری ژینگەیمان بۆ پێویست بوو کە پرسیارەکانیان چۆناڵێ زانستیانە بێ یعنی ئەگەر نەزانی دەستەی ژینگە لە چی پێکاتووە نەزانی ئەگەر باسی دارستانت کرد ئەوێ لە بەڕێوەبەرایەتی گشتی دارستان وەزارەتی کشت و کاڵ ئەگەر باسی ڕوبەری سەوزایی شارەوانیەکانت کرد ئەبێت لە وەزارەتی شارەوانی پرسیارکەی جا ئێمە هەموو ئەو بابەتانە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوەندایە بۆیە ئەو ژمارانەی کە دێت دەبێ هەمووی کۆ بکرێتەوە ڕەنگە پارێزگایە گوتپێتی لە پارێزگاکی منە 55,000 دار بڕاوەتەوە ڕەنگە یەکێک لە ڕوبەری سەوزایی ئێستا ڕەنگە دوێنە خوێندبێتان ڕوبەری سەوزایی لە پارێزگای فلان یەکسانە بە 19.6 ئەوە ڕوبەری سەوزایی شارەوانیە ڕوبەری سەوزایی شارەوانی یانی چی یانی چیمەنیشی حساب کردووە بەڵام ڕوبەری سەوزایی بە پێوەری دارستان بە ڕێوەبەرایەتی گشتی دارستان ئەبێت تەنها درەختمان چاند دبێت بۆیە ئەم بابەتانە ئێمە لەگەڵ وەزارەتی یەکشتوکاڵدا لەو بابەتین کە ئەو ڕووپێوەی کە کراوە لە ساڵی 2015 کەوتراوە ڕێژەی سەوزایی دارستان لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری کوردستان تێکڕاکەی دەربێنی 12.4 بەڵام لە 15ەوە تا ئێستاکە 8 ساڵ نەکراوە کەواتە هەوڵەکانمان لە پێناوی ئەوەیە هەمان ئەو کۆمپانیا یا هەمان ئەو لایەنە بیانیی کە ئەو کاری ئەنجام داوە بە دیقەت ئەوە بکە بۆیە زۆر جار خۆمان لە داتا نادەین ئەگەر دڵنیانە بین چونکە قسەیەک هەیە دەڵێ سەعاتێکی نووسوو کاتژمێری نووسوو باشترە لە کاتژمێرێک کە بە هەڵە ئیش بکە کاتژمێرێک 5 دقە لە پێش بێ هەموو دقەیەک پشتی پێبەستی و هەموو دقەیەک 5 دقە هەڵەت پێڵێ بەس کاتژمێری نووسوو لە شەو ڕۆژێکە دوو جار ڕاستەکە ئەگەر لەسەر نۆ نووست بێ و ئیش نەکە نوۆی شەو ڕاستەکە و نوۆی بەیانیش هەر ڕاستەکە لەبەرەوە پێدانی داتا لە پێناوی ئەوەی کە بدرێ ئەبێ زۆر بە دیقەت بین ئێمە خۆمان ناخێنێ ژێرباری ژمارەیەک کە پێمان وابێ دەقیق نین
بەڵێ دیارە کەزای دیکەش و پرسیارتان ئاڕاستەکراوە سەبارەت بەو داهاتانی کە لە کۆمەڵێک ڕاست. کارنامە و بەڕێوەبەرایەتیەوە کۆ دەکرێتەوە بە ناوی ژینگەوە تا چەند ئەو داهاتان دەتوانێت بەڕێستانیان بەفعالی لە خزمەتی ژینگە فەرز دەکرێت. بەڵێ بەدڵنیایی لە خزمەتی ژینگە سەرفەکری ئەویش لەبەرچی لەبەرەوەی دەستەی ژینگە کە دەستەی چاودێری و بەدووادا چوون و هەماهەنگیە خۆی جێبەجێکار نییە داوا ئەکا ئەبۆ نمونە ئەو ژمارەیەکە ئێستا بەڕێز وتەبێژی دەستە خوێندەوە نزیکەی ملیارێک دینار لە کۆی هەموو ئەمانە چێتە نێو چۆن دەڵێ گەنجینەوە چێتە نێو دارایی کە چۆن نێو دارایی لە ژینگەدا سەرفەکرێتەوە بەس لە ڕێگەی ئێمە نا لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکان کاتێک کە تۆ بینی شەقامێک قرتاوەکرێ کاتێک کە تۆ بینی شەقامێک چۆن ڕوبەرێکی سەوزایی باخچەیەک پارکێک لە شوێنێکی دیکە ئەکرێتەوە هەر پرۆژەیەک لەو پرۆژانەی کە وەزارەتەکانی وەزارەتە جێبەجێکارەکان جێبەجێ دەکەن هەر لەو پارەیە ئەوە جگە لەوەی کە ئێمە بەشێک لەو پارێش دێتەوە ناو میزانیە چونکە لە ساڵی 2013ەوە بەو ڕووداوانی کە لە هەرێمی کوردستانە هەبووە بودجە نەبووە ئێستا ئێمە داوامان لێکراوە بودجە پێشکەشکەین لە نێو ئەو بودجەی کە ئێمە پێشکەشەکەین ئەو پارێش هەر دێتەوە نێو بودجەی دەستەی ژینگە ڕاستە بیر ڕاستە کاڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کاڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بریکاری وەزیر هەیە بۆ بریکاری وەزارەت هەیە بۆ کاروباری کشتتوکاڵ و بریکاریشی هەیە بۆ ئاو لەبەرەوە ئاو لە هەرێمی کوردستاندا گرفتەکەی لەوێدا بوو کە زیاد لە خاوەنێکی هەبوو ئەمە گرفتێکە کە ئەڵێن کاتێک کە سێرەکەی ئاو لە دوو ڕۆوە بەلای کەمەوە جیاوازی هەیە کاڵێن لە لای کوانتیتی لە لای بڕ لە لای کەمیەت سەر بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە لە ڕووی کوواڵێتی لە ڕووی جۆر لە ڕووی نەوعیەت سەر بە